يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە سەردەم و ڕۆژگارێکدا دەژین کە بابەتێک پەیوەستە بە ژیانی تاک بە تاکی هەمومانەوە، بابەتێک هەموو کاتێک لەگەڵماندایە، ئەویش بریتیە لە ڕاگەیاندن بە تیڤی بێ یاخود لە ڕێگەی سۆشیال میدیاوە بێ، لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بێ. ئەم بابەتە کە هەمومان ڕۆژانە لەگەڵیە تەعامل دەکەین و بەریەککەوتنمان لەگەڵیا هەیە، بە هەمیشەی لەگەڵماندایە، لە شەوا لەگەڵ مرۆڤەکاندایە، لە کاتی شەوا هەیە تا بەربەیان لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانە. لە ڕۆژە خەڵکانێک دەبینی تەنانەت لە شوێنی کارکردنیشیدا ئەگەر چەند خولەکێکی دەست بکەوێ و دەستی لە کارەکەی بەر ببێ، ئەوە موبایلەکەی بەدەستەوەی و خەریکی فەیسبووکەکەیەتی. ئەم بابەتە ڕاگەیاندن لەگەڵماندایە لە کاتی نان خواردنیشدا، بە تایبەت چینی گەنجەکان بە کچوو بە کوڕیەوە، تەنانەت مناڵە بچووکەکانیش، مناڵێک کە جاران لە ماڵەوە جوڵەی زۆری هەبوو، ئێستا دەبینی بە دیار ئایپادێکەوە دانیشتووە و لەسەر خەتێکە شت وەردەگرێ و لە گەورەکە باشتری لێدەزانێت. لە کاتی نانخواردنیشدا هەست دەکەین کوڕ و کچەکانمان موبایلەکانیان بەدەستەوەیە و لەگەڵ نانخواردنەکەدا تەماشای کۆمەڵێک بابەت دەکا کە خۆی هەڵی بژاردووە. لە میوانداریدا ڕاگەیاندن هەر لەگەڵماندایە. ئەگەر میوانداریەکیش مابێ و خەڵکانێک سەردانی یەکتریش بکەن، ئەوەی کە سەری تەلەڤیزۆن دەکا، ئەوە تەلەڤیزۆن قسە بۆ هەمووان دەکا و خۆ ئەگەر دانیشتوانیش خاوەن ماڵ و میوان قسەیەکیش بکەن، ئەبێ مناقەشەی قسەی تەلەڤیزۆنەکە بکەنەوە. و ئەوانی تریش هەریەکە لە گۆشەیەکەوە بۆ خۆی موبایلەکەی خۆی پێیە و تەماشا دەکەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە سەیری ئەو بابەتە دەکا. یەکێک گرژ دەبێ دا چی بینیوە، یەکێ پێ دەکەنێ لەوانەیە نوکتەی بینی بێ، هەریەکە لە جیهانێکی تایبەتی خۆیدایە. لە لەدایکبوونە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ڕاگەیاندن لەگەڵماندایە، مناڵەکە هەر لە لەدایکبوونیەوە ئەو وێنەی دابەزیوە، ئەوە مناڵی فڵان کەسە، کوڕا کچە ناوی ئەوەیە، لە ڕۆژی ئەوەندە لەدایک بووە، لە خەستخانەوە تا دەیگەێنەوە ماڵەوە هەمووی بە دەنگ و ڕەنگ هەیە. لە مردنە ڕۆژانە تەماشا دەکەی ئەوەی کەوا تۆ دەیناسی، ئەوە فڵان کەسیش مردو، ئەو فڵان کەس لە ژن و لە پیاوە، ئەو بە کۆڕۆنا مردو، ئەو بە فڵان شت مرد. لە مردنەکەشە هەمووی تۆمارە. لە نان خواردنا کەسێ میوانداری دەکاوە چیمان خواردەوە، لە شوێ خواردومانە و چێمان لەگەڵا بۆ چێ ڕسمی لەگەڵ گرتووە، هەمووی دێتە ژیانتەوە، هەمووی ئاشکرایە. لە سەردانە، لە سەفەرە، لە سیاحەتە، ئەوەش هەمووی تۆمارە. لە وشکانی دابی، لە دەریا دابی، لە کەشتی دابی، لە ئۆتۆمبیل و فڕۆکە دابی، هەمووی وێنەی خۆی بڵاو دەکاتەوە و خەڵکانی دۆست و هاوڕێی دەیبینێ. دەتوانین بڵین لە خۆشەویستیەوە تاڕق لە ناو سۆشیال میدیادا، لە تۆڕەکانی ڕاگەیاندندا، لە میدیادا، لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا، هەر لە کۆمنتێکەوە بیخوێنەوە تەماشا دەکەی، ئەوەی خۆشەویستی بۆ کەسێکەیە خۆشەویستیەکەی خۆی دەردەبڕێ لەو ڕێگایەوە. ئەوەی تری کە ڕقی دێتی و دەستی پێی ناگە و دەمی پێی ناگا، ئەمە فرسەتێکە بۆی، خۆی خاڵی دەکاتەوە لە گوێن و لە ڕووی جەنابتان قسەی ناشرین و نەشیا و بە بەرامبەرەکەی بە حەق بێیان بە ناحەق بێ دەیڵێ. واتە سۆشیال میدیا کە لەگەڵماندایە بووەتە شوێنی بڵاوکردنەوەی خۆشەویستی یان ڕقوقین. کورت و پوخت دەتوانی بڵێ لەو سەری خێرەوە لەم بابەتی ڕاگەیاندندا هەیە، کەسێ بۆ خێر بەکاری بێنێ، حتا دەگاتە ئەو سەری شەڕی خراپە، شەڕ و خراپە و وێرانکاری هەمووی تێدایە. هەر لە ناو تۆڕی کۆمەڵایەتیدا ختمی قورئانی تێدایە، وتاری ئاینی تێدایە، شتی بە سوودی تێدایە، تا دەگاتە شتی خراپ و خراپەکار کە ئینسان لە ڕووی نایە سەیری کا و باسی بکە، هەمووی لەوێدا کۆ دەبێتەوە. ئەمە بابەتێکە هەموومان ڕۆژانە بە چاوی خۆمان دەیبینین، بە تایبەت چینی گەنج و لاو. ئەمجا ئەوە ژن و پیا و جاریوە ئاگای لە یەک نییە، ژن مەشغوڵە، پیا و مەشغوڵە، منداڵ لەلایەکەوە مەشغوڵە. ئێستا ڕاگەیاندنی ئەم سەردەمە و تۆڕە کۆمەڵایەتیەکان جیهانیان کردبێ بە ماڵێکی بچووک، بەڵام ماڵەکەشیان کردو بە جیهانێکی گەورە. هەر یەکەی لە گۆشەیەکی جیهاندا دەژی،
و هیچی ئاگای لە هیچی نییە و پەیوەندیە ناو خێزانەکانی سارد کردووە. بێ ئەوەی هەست بە خۆت بکەی کاریگەریەکی گەورەی لەسەرت دەبێ. هەر کەس کەسەی زۆر تەلەڤیزۆن و بەرنامە تەلەڤیزۆنەکان کە هەر کەسێ سۆشیال میدیا بەکاربێنێت تۆڕە کۆمەڵایەتیەکانی هەبێ بەبێ ئەوەی هەست بە خۆت بکەی کاریگەری ڕاستە و خۆی لەسەر دین و ژینت دەبێ. هەشمانە و زۆر بەشمان واین بۆ دینی و بۆ ژینی دەگەڕێتەوە بۆ بواری ڕاگەیاندن، دەگەڕێتەوە بۆ پەیوەندیکردن بە کەناڵە تیڤیەکانەوە لە کاتی بەرنامە ڕاستەوخۆکان، دەگەڕێتەوە بۆ پەیجەکان، ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسانی کەوا لە پەیجەکاندا لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا زانست بڵاو دەکەنەوە، بەرنامە بڵاو دەکەنەوە، پەیوەندیان پێوە دەکا، وەڵامیان لێ وەردەگرێ، جا بابەتەکەی بۆ دینی بێ یاخود بۆ ژینی بێ. بەڵام دەبێت ئەوەی کە من دەمەوێت قسەی لەسەر بکەم ئەوەیە بەڕێزان، ڕاگەیاندن بۆ گشتیە. هەموو شتێک کە لە ڕاگەیاندنەوە بڵاو دەکرێتەوە خۆ ئامادەکاری بۆ کراوە، بەرنامەی بۆ دانراوە، جوانترین قسەکانی بۆ هەڵبژێردراون، بۆ عامی خەڵق قسە دەکرێت. دەبێت تۆ وریابی کەسایەتی خۆت و تایبەتمەندی خۆت لەو ڕاگەیاندنە گشتیەدا نەتوێتەوە، خۆت لەدەست نەدەی، خۆت بزر نەکەی. بۆ نمونە بابەتەکە باشتر جوانتر ڕوون بکەمەوە، ئەویش نمونەیەک وەرگرین وتارێکی هەینی. جەنابەت دادەنیشی لە تۆڕێکی کۆمەڵایەتیدا لە پەیجێکا وتاری مامۆستایەکی بەڕێز وتارێکی هەینی گوێ لێ دەگری، وەکو وتاری ئێمە یا هەر وتاری مامۆستایەک بێت لە هەر شوێنێکی جیهاندا بێت لە کوردستاندا بێت وتارێکی ئاینی وەردەگری، گوێی لێ دەگری، یان کۆڕێک تەماشا دەکەی، کۆڕێک مامۆستایەکی ئاینی، مامۆستایەکی زانکۆ، بابەتەکە بابەتێکی ئاینی بێ یان کۆمەڵایەتی بێ یان دەروونناسی بێ، بابەتێکی دەرونی بێ، بازنە نەخۆشیە دەرونیەکان بکە، یان پزیشکی بێ دکتۆرێک باسی نەخۆشی بکە، یان باسی گەشەپێدانی مرۆیی بێ، باسی ئەخلاقیاتی مرۆڤ بێ، لەمانەدا تەماشاکە. ئەگەر بابەتەکە بابەتێکی خێزانی بێ، بۆ نمونە تۆ جاری وایە تەماشای وتارێکی مامۆستایەکی ئاینی بەڕێز دەکەی، باسی ژن و مێرد دەکا، باسی پەیوەندی ژن و مێرد دەکا، باسی مێردی باش دەکا، باسی ژنی باش دەکا، باسی مافەکان لەسەر یەکتر دەکا، باسی هەڵکە و سوکەوتی ژن و مێرد لە ماڵەوە لەگەڵ یەکا دەکا. مامۆستای مزگەوت لە وتارەکەیدا ئەوەندە میسالیانە و جوان باسی دەکا، جوانترین نمونونەکانت بۆ دێنێتەوە، ژنی باش دەبێت چۆن بێ بۆ مێردەکەی، پیاوی باش دەبێت چۆن بێ بۆ مێردەکەی، زۆر میسالیانە باجاری وا هەیە بابەتەکان باز دەکرێن، زۆر وای لێ دێت دوور دەکەوێتەوە لە واقع. ئەگە بۆ نمونە باسی خێزان بکە، ئالەم کاتەدا سەیرەکەی جاری وا ژنەکە بە پیاوەکەی دەڵێ ئەها قەت تۆ ئەو پیاوەنی کە مامۆستا باسی دەکا، ژنە پیاوەکەش دەڵێت وەڵای قەت تۆش ئەو ژنە نەبووی کە مامۆستا ئەوە باسی دەکا، کوات و ئەو مافانی منت داوە. دوورکەوتنەوەی لە واقعەک، مامۆستا لە وتارە باسی دەکات، جوانترین نمونونەکانی هەڵبژاردوون، بەڵام مرد و درشتی واقعەکەی جاری وایە نەبینی و باسی نەکردووە. ئەوە جاری وایە لە زیاتی بێتە چارەسەر و ڕەحمەتێک بۆ ئەو خێزانە سەیەکی ژنومێرێک لەسەر ئەو وتاری هاینە بە دیار وتارەکەی مامۆستا وەلیان دەبێتە شەڕ و هەرە، لەبەرەوەی مامۆستا زۆر میسالیانە بیری کردوێتەوە، زۆر واقعیانە بابەتەکەی باز نەکردووە. یاخود ئەگەر بابەتێکی تر وەرگری، مامۆستا باسی بابەتێک بکە لەسەر پەروەردەی منداڵ، ئەوەندە میسالیانە باسی دەکا، مافی منداڵ چۆنە، حوتمی چۆنە، تجاری وا باسی ئەوەی نەکردو بۆ نمونە دایک و باوکێکە نەیانزانی و حوتمی مناڵ چییە، مەڕە منداڵە چییە، یان نەبوو بوون، یان هەژار بوون، یان ئەو کاتە دەربەدەر و ئاوارە بوون بەهۆی دۆخی نەتەوایەتی و باردۆخی کوردستانەوە. ئێتر ژنەکە دەڵێ باوکە پیاوەکە تۆ پیاوێکی کەم تەرخەمووی، ئەوە تاوەی دین دەڵێت تۆ بۆ مناڵەکانت جێبەجێ نەکردووە. سەیەکەی ناکۆچی لەم خێزانەدا دروست دەبێت لە ڕێی ئەو وتارەوە. ئەمجا وتاری مامۆستایەکی زانکۆ وەرگرە کە لەسەر بابەتە کۆمەڵایەتیەکان قسە دەکا، مامۆستایەکی دەروونناس، دکتۆرێکی دەروونناس کە لەسەر بابەتە دەرونیەکان قسە دەکا. ئێتر هەر یەکێک لەمانە ئەگە تەماشایکەی بابەتەکە زۆر واقعیانە نییە کە لە میدیادا باز دەکرێت. عەرزم کردن ڕاگەیاندن گشتیەکەیەتی، ژیانی تۆ تایبەت بە خۆتە، بارودۆخی خۆتە، باسی ئەوە ناکرێت ژنومێ دەگە ئەو هەموو ساڵە بەیەکەوەن توو ڕەبوونێکی کاتی چەند دقەی و چەند سەعاتی دەبێت شتێکی ئاسایی وەرگیرێ. ئەم پیاوە فریشتە نییە، ئەم مافرەتەش فریشتە نییە، هەردووکیان مرۆڤن، ماندوو دەبن، نازوگرەی بەسەریەکا دەکەن، ئەبێ ئەمانەش باز بکرێ. بەڵام کاتێککە ئەمانە باز ناکرێ، ئەوە دەرمانێکە پێشکەش کراوە، بەڵام ئایا بەڕێزان دەرمان بۆ هەموو نەخۆشێک شیفایە؟ نەخێر، ئەو دەرمانی بۆ فڵان نەخۆشی شیفایە، نەخۆشێککە بیخوالەوە چێ بیکوشێ. وە زۆر جار ڕاگەیاندن ئەبێ وریابی کەسایەتی خۆتی تێدا نەتوێنیتەوە، خۆت بزر نەکەی، خۆت ببینی، تەنها بە هەموو مانای کەلیمە خۆتی تەسلیم نەکەی، ئەینا زەرەدێکی گەورە لێدا.
لە بابەتی دەرونیدا دکتۆرێکی دەرونی دێتە سەر تەلەڤیزۆنیان لە پەیجێکەوە باسی خەم و خەفەت دەکا، باسی ئازاری دەرونی دەکا، باسی خەمۆکی دەکا. کەسێک لە ماڵەوە دەکرێت ینی ڕۆژێک تو 2 ڕۆژ من لە باسەکانی ڕۆشنتریشە بۆ جەنابتان باسم کرد ئینسان دەکرێت چەند سعاتێک چەند ڕۆژێک لە سەرێک خەمبار بێ بەڵام درێژە نەکێشێ. ئەمەی کە لە ماڵەوە گوێ لێ ئەم بابەتە زانستیانە نازانێت یەکسەدەوە وەڵام من نەخۆشی دەرونیمە یان هاوسەر بە هاوسەرەکەی لە وڵای ئەو نیشانان لە تۆدا دەبینم دیارە تۆ نەخۆشی دەرونیتە یان کچە هەرزەکارەکەی سیر ناکەوە تەمەنی مڕاحەقەیە و تەمەنی خۆناسینە و خۆ پێگەیشتنە و سیرکردن و عجبە بەخۆی ئەڵە بۆ خوا دیارە ئەوانی دکتۆر باسیەکە ڕێک کچەکەی من بەداخەوە ئای حیف بەخوا نەخۆشی دەرونی گرتووە بەخوا دیارە کوڕەکەم تووشی نەخۆشی دەرونی بە بابی بین بۆ لای دکتۆری دەرونی ئەم داماوە عیبی نییە لە بارودۆخێکەدا ئەم لە تەلەڤیزۆنەوە گوێ لەو بابەتە گشتێ بووە یەکسەد تەطبیقی دەکا بەسەر ماڵ منداڵەکەی خۆیدا وای لێ دەکات کە جاری وایە خۆی بەرچاو دەکەوێت. باسی منداڵیکی ئۆتیزم دەکرێت دکتۆرێک دێڵە منداڵی ئۆتیزم ئەو نیشانەکانێتی مناڵەکەی ئەویش داماوە لە ژوورێکایتر شوێنێک نییە کەرەنتینە بووە بابەتێک بینێرێ سەر شەقام ناکرێ لە ژوورە ئەبێ بجوڵێ بەخوا پەنجەرە ئەشکێنێ تۆ بەم شت دەکێشێ قاپێکە خاتە خوارەوە پەرداخی ئاو دەڕێژێ ئەو مناڵە ئەبێت جوڵە و حرەکەی خۆی بکا لە ژوورەوە دایک بە دیار تەلەڤیزۆنەوە دانیشتۆ گوڵە بە ڕۆژە دەخوا ئەڵە بۆ خوای ئەوەی دکتۆر باسیەکە ئەوە نیشانەکانی مناڵی ئۆتیزم ڕێک لە منداڵە عەجوولەی مندا هەیە ئەو هاروهاجی ئەو نیشانی ئۆتیزم ئابی بن بۆ فڵان سنتەر کاتێکە مناڵ ممارەسەی عەجوولی خۆی دەبێ ئەو وزەی کە تایەتی خاڵی بکاتەوە فەقیرە هیچ تاوانێکی نەکردووە نە ئۆتیزمێتی نە نەخۆشە نە پێویستی بە دکتۆرە هاتشاو لێ ئەو دایکە لە تەلەڤیزۆنەکە وەری دەگرێت ئەو بابەتە گشتیە ڕێک دەهێنێ لەسەر مناڵەکەی خۆیان جێبەجێ دەکات بەبێ ئەوەی بڵێ ئەو زانیاریانە زانیاری گشتین مناڵەکەی من زانستم بەوە هەبێ کە ئەو جوڵەیەنەکە نیشانەی نەخۆشیە نەک ئەو هاروهاجیە نیشانی نەخۆشی بێ ئەوە سروشتی پاکی مناڵانەی خۆیەتی وزەکەی دەشی خاڵی دەکاتەوە بۆیە بەرنامە ڕاستەوخۆکان بابەتێکن ئیجابیات و سلبیاتیان هەیە چاکە و خراپەیان هەیە ئەرێنی و نەرێنیان هەیە جا ئەو بابەتانی کە بەرنامەی ڕاستەوخۆن بابەتەکان ئاینی بن باسی ئاینی ئیسلام بکەن دەرونی بن پزیشکی بن کۆمەڵایەتی بن ئاشنابوون بەبارە یاسایی و قانونیەکان بن ئەرێنی و نەرێنی هەیە ئیجابی و سلبی هەیە ئیجابیەکەی باشەکەی لەوەدایە گە بەرنامەی ڕاستەوخۆ هەبێ مامۆستایەکی ئاینی دکتۆرێک یاساناسێک دەروونناسێک وەڵامی خەڵکی بداتەوە بە تەلەفۆن لە ڕادیۆ بیان لە تەیڤیەکانەوە بیان لە پەیجێکەوە بێ باشەکەی ئەوەیە کەسی خەمبار کەسی نەخۆش کەسی گرفتار حەزی بەوەیە یەکێک گوێی بۆ بگرێ وەڵاهی زۆر جار کەسێک خۆ تۆ هیچی بۆ ناکەی بەس نیو سعات گوێی بۆ بگرە بەس دەیەوێت یەکێک گوێی لێ بگرێ و دەرونی خۆی خاڵی بکاتەوە ئافرەتێک جاری وای نەخۆشی دەرونی نییە بەڵام فەقیرە کەس نەبووە گوێی بۆ بگرێ خواخوایەتی لە تەلەڤیزۆنێکەوە دەروونناسێک دەستکەوە تەلەفۆنی بۆ بکاو بڵێ دکتۆر من حاڵم وایە دڵم تەنگە مێردەکەم بۆم خراپە مناڵەکانم خراپن ئاوام درە خزمەکانم عەزیەتم دەدەن بەس دەیەوێت کەسێک دەرونی خۆی هەبێ بۆی هەڵڕێژێ هەر کە ئەم قسانەی کرد شیفای دڵ و دەرونی بۆ دێ کەسێکی تر لە بواری ئاینی و عەقیدەیدا گرفتێکی هەیە لە ناو ناخیا پەنگی خواردوێتەوە خواخوایەتی بەرنامەیەکی ڕاستەوخۆ هەبێت تەلەفۆن بکات بە ئیستراحەت لەسەر قەنەفەوە پاڵی لێ بداتەوە بڵێ قوربان جەنابی مامۆستا من ئەم حاڵەتەم هەیە و من ئەم پرسیارەم هەیە و من ئەم بابەتە گرەیە لە دەروونمە ئەم پرسیارە دەمێکە بۆم حەل نابێ یەکێکی دەوێت گوێی بۆ بگرێ جا کە گوێی بۆ گیرە ناخی خاڵی دەبێتەوە ئەمە بۆ خۆی ئیستفادەیەکە بەڵام بابەتە نەرێنی و خراپەکەی چییە لە بەرنامەی ڕاستەوخۆدا ناتوانرێت لە تەواوی بارودۆخی پرسیارکار و گرفتەکانی تێبگەی لەو چەند خولەکەدا کە تۆ دووسێ خولەکەت داوە بەو کەسەکە گوێگری تۆیە بینەری تۆیە و تەلەفۆنت بۆ دەکا و قسەت بۆ دەکا نە مامۆستای ئاینی نە پزیشک نە یاساناز نە دەروونناس ناتوانانی کاکە بە 3-4 دقیقە کە 3-4 دقیقەشی جاری وایە پێ نابەخشی هەرچی بارودۆخی ئەم بابەتە گرفتار و نەخۆشەیە ئەم گیر خواردوویە بۆ تۆی باس بکە ناتوانانی تۆ یەک گۆشت دەتوانێت بۆ باسکە لەو چەند دقیقە کەمەدا بەڵام ئەو گشتیەکەی دەبینێ ئەوەی کە پرسیاری لێکراوە کە تەلەفۆنی بۆ کراوە کە لە بەرنامەکە ڕاستەوخۆ پێشکەش دەکا چەند بابەتە گشتیەکە ڕوون دەکاتەوە ئەم بابەتە گشتیە نایخوا بە قاڵب و کاڵایەکی پڕ بە باڵای ئەم گوێگرە نییە لەوێدا جاری وایە بەریەکەوتن دروست دەبێت ئەوەی ئەو جوابی داوەتەوە ڕاست و ڕاستەقینەیە بەڵام ئەم وڵامە شیفا بەخش نییە بۆ نەخۆشیەکەی ئەم چونکە ئەم بابەتێکی تری هەیە و ئەو لێ حاڵی نەبووە یان نەیتوانیوە بیگەێنێ بۆ نمونە من بەرنامەم جاری وایە ئاگالەیە بەرنامەی ڕادیۆیی هەیە
بەرنامە هەیە لە پەیجەکاندا وەڵامی خەون دەداتەوە بە تەلەفۆن وەڵامی خەون دەداتەوە ئیتر بە زۆری خوشکان خۆیان لێ ڕازی بێت تەلەفۆن دەکا مامۆستا ئەمشو ئەو خەونم بینیوە مامۆستاش ڕاستەوخۆ خەونەکەی بووە لێک دەداتەوە زۆرجار دەبینیم لەوە چ ئەمە ئاژاوەی خێزانی لێ بکەوێتەوە لەوە چێ گرفتی دەرونی بۆ کەسەیە گوێگرەکە کە پەیوەندی دەکات دروستکە لەبەر ئەوەی خەونێک بۆ نمونە ئێمەگە خەون وەرگین خەون لە زمانێک بۆ زمانێک لە زەمینێک بۆ زەمینێک لە کاتێک بۆ کاتێک لە کەسایەتێک بۆ کەسایەتێک هەمان خەون ماناکانی دەگۆڕێ ئەڵێن کاتی خۆی ئیبن سیرین ڕەحمەتی خوای لێ بە کابرایەک هات بۆ لای کە لێک دەرەوەی خەون بوو محەممەدی کوڕی سیرین هات بۆ لای وتی قوربان من ئەم شەو لە خەوما بانگم دەدا کابرا فعلەن پیاوێکی ساڵح بوو خواناز بوو دیندار بوو کاسبکارێکی حەڵاڵ خۆر بوو ئیبن سیرین فەرمووی بەویستی خوای پەروەردگار لە نزیکترین کات و ساددا لەم ساڵ یان ساڵی داهاتوودا حەجی ماڵی خوارد بە نسیب دەبێت ئەڵێ ئەو ڕۆیشت و زۆر دڵخۆش بوو سوپاسی خوای کرد و دەستخۆشی لە مامۆستا کرد کەسێکی تر هات کە بە شەڕانی و بە شەڕەنگێز و بە خراپەکار لە ناو کۆمەڵگادا ناسرا بوو وتی قوربان خوا بە خێری بجێڕێ ئەم شەو لە خەوما بانگم دەدا چوومە مزگەوتەوە بانگی نوێژم دەدا ئیبن سیرین فەرمووی بە خۆ تا بچۆوە ئاگال لە خۆت بێ بە ڕەفتارەکان تا بچۆوە واللهی لەوە ئەچێت دزی بکەی و بگیرێ و جارچی جار بدا فڵان کەس لەسەر دزی گیراوە حکم بدرێ ئاگال لە خۆت بێ ئەگەر نیازێکی خراپت هەیە واز بێنەوە تەوبە بکە فعلەن هەردوو بوارەکەەوە خۆی هاتەجێ کابرا دوای مەسافەی دیاریکرا و چوو بۆ حەج ساڵحەکە تاڵح و خوانە ناس و خراپەکارەکەش دزی کرد و گیرا و جارچی جاڕیدا کە لەسەر دزی فڵان کەس گیراوە وتیان قوربان خۆ هەر یەک خەونیان بینی بوو هەردووچیان لە مزگەوت تا بانگیاندا بوو چۆن ئەم خەونە بۆ یەکیان دزی بوو بۆ یەکیان حەجی ماڵی خوا بوو فەرمووی بە قورئان وەڵامدانەوە ئەوەیان کەوتم حەج دەکەی کەسێکی ساڵح بوو ئەهلی مزگەوت بوو خوا ناز بوو بڕوای بە بانگ هەبوو خواش لە قورئان دەفەرمێ لەبارەی حەجەوە کاتێک کە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ بانگی خەڵکی کردەوە ئەذین فی الناس بالحەج یەئتوکە ریجالا ئەذان لەوێدا بانگدان بە مانای حەجە بانگ بکرێ بۆ حەج ئەم چوو بۆ حەج ئەوەی تریان کە سەیرم کرد کەسێکی نالەبارە تاڵح و ساڵح نییە سەیرم کرد لە قورئانە لە باسی سوورەتی لە باسی یوسفە کاتێک کە یوسف عەمباری خواردنەکە ئەو قاپەی کە خۆراکیان پێدەپێوە خستێن ناو باری براکانی و بۆی بنیامین گلداتەوە وأذن مؤذن أيتها العير إنكم لسارقون ئەهلی کاروان وەرنەوە ئێوە بەڕاستی بەدڵنیاییەوە دزن و دزیتان لە پاشا کردووە لەو پاشا عەزیزی میسر کردووە قاپەکەتان دزیوە وەرنەوە با بتان پشکنین وتی لەوێدا بانگدان و بانگکردن بە معنای دزی بوو بۆیە ئەم پیاوە گومانم هەبوو کە تووشی دزی بێ فعلەن تووشی دزیش بوو کەواتە کەسێک کە تەلەفۆن دەکات دەڵێ مامۆستا ئەو خەونەم بینیوە مامۆستا مەلا فڵان کەس ئەو خەونەم بینیوە بۆم لێکدەوە ئەم کەسایەتی فڵان کەس ناناسێت چۆنە نازانێت لە چ بارودۆخێکا ئەو خەونەی بینیوە بۆیە ئەمە هەڵەیە هەر وڵامێکی بداتەوە ئەویش بڕوای پێدەکاوە زۆر جار خەیاڵی خۆی لەسەر ئەوە بنیاد دەنێ ئەم بەرامبەرە تووشی هەڵەیەکی گەورە دەبێت یان دەڵێن کابراێک لە خەوندا لە زستاندا چوو بۆ لای مامۆستایەک کە لێکدانەوەی خەونی دەزانی وتی مامۆستا ئەم شەو لە خەوما زۆر سەرما بوو لە سەرمانە بینیم ئاگرێک لە شوێنێک کراوەتەوە لە فڵان شوێنی دیاریکراوە شوێنەکەی دەزانم کە چوم ئاگرێکی گەورە کرابەوە باوەشم لێدا و تەواو خۆم گەرم کردەوە زۆر ئیسراحەت و خۆشحاڵ بووم حەسامەوە مامۆستاکە پێیوت خوا دەرگای ڕەحمەتی لێ کردوویتەوە بڕۆ بۆ فڵان شوێنی دیاریکراوە شوێنەکەی بە کەس مەڵێ شوێنەکە هەڵبکۆڵە کوپەیەک زێڕ مادەیەکی بە نرخ پارەیەکی شاراوەی تێدایە و خۆت دەوڵەمەند دەبی و ئیسراحەت دەکەی کابرا چوو بۆ شوێنەکە ڕێک بابەتەکە وا بوو خەونەکەی ڕاست بوو پاشی ماوەیەکی تر هاوین بە سەراهات هەمان خەونی بینیەوە وتی بەخوا ئەم جارە لە شوێنێکی کە بینیەوە خەونەکە بە هەمان شێوە ئاگر کرابوو ئەمیش چووە دەوری بەڵام ئەم جارە ناڕەحەت بوو بەڵام ئەم جارە گەرما بوو لە هاوی ناو خەونەی بینی بوو بەڵام چوو بۆ شوێنەکە وتی دیارە کوپەلێرەیەکی تیژ لە فڵان شوێنە هەیە کە چوو جەنازەیەک فڕەدرا بوو زۆر مشەوەش بوو خۆم جەنازەیە بۆ لێرە کوژراوە من بۆ گەیشتمەیەرە پۆلیس گەیشتە سەری و گرتیان بە تۆمەتی کوشتنی ئەو جەنازەیە ئازار و ئەشکەنجەیەکی زۆر درا و بێتاوانیش بوو گەڕای و بۆ لای مامۆستاکەوتی مامۆستا بۆیە وام لێ بەسەر هەل جاری یەکەم باسی ئاگرم کرد تۆ ڕێنماییت کردم کە بچم بۆ فڵان شوێن کوپەیەک زێڕ و لیرەم دۆزیەوە بەڵام ئەم جارە هەمان خەونم دۆزیەوە نەهاتمەوە بۆ لای تۆ ڕێک چوم بۆ شوێنەکە بەڵام ئەم جارە لەسەر ئەو تۆمەتە گیرام و ئازار و ئەشکەنجەیەکی زۆر درام و زۆر خرامە زیندانەوە کە هیچ تاوانێکم نەکرد بوو خۆ هەمان خەون بوو بۆ ئەم جارە وام لێ هات
وتی ئەم جارە هەڵەی خۆت بوو کاتی یەکەم کە خەونەکەت بینی زستان بوو تۆ بە ئاگرەکە خۆشحاڵ بووی ئاگر لە زستانان ڕەحمەتی خوایە قازانجە حەسێنەرەوەیە تۆ بە پارەکە حەسایتەوە بەڵام ئاگر لە هاوینە دەبێ ئینسان لێ ڕاکە لێی دوورکەوێتەوە تۆ لە هاوینە خەونی دووەمت بینی بوو ئەوە لەو شوێنە ڕات کردایە نەک بۆی بچوویدا پرست بە من نەکرد وەیە تووشی ئەشکەنجە و ئازارەکە بووی جامە بەسمان بەڕێزان لەسەر ئەوە بوو دەبینی لە ڕاگەیاندنێکەوە لە پەیجێکەوە لە ڕادیۆیەکەوە لە تەلەڤیزۆنێکەوە جاریە بە ناوی ئاینی ئیسلامەوە مامۆستایەکی بەڕێز و شارەزاژ وڵامی خەونی بینەرەکان و گوێگرەکانی دەداتەوە بەڵام ناپرسێ ئەم کەسە لە چ زەمانێکە و لە چ بارودۆخێکە و کەسایەتی و شخصێتی دینداری و بێدینی خۆی چۆنە وڵامێک دەداتەوە و کەسەکەش قەنەع پێ دەکات جاری وا تەشیری بۆ کەسێشکە دەڵێ ئافرەتێک گوێ لێ دەبێ وەڵام مامۆستا بە براژنەکەمەوە خەونێکی ئاوان بینی بژیرێکی خراپی لە بەرا بدڵەوە لەوە چێ تووشی گوناهێک بوو بێ خوا ڕەحمی پێ بکات پێ بڵێ با تەوبە بکە ئێمە لەوە چێ ڕقی لەو بێ ئەوەندە ڕقی لە ناخا کۆبەتەوە خەونی ناخۆشی پێوە دەبینێ تۆ ناوێ بە تەلەفۆنەکە وەڵامی ئەمە بدەیتەوە هەیە تەلەفۆن دەکات بۆ مامۆستایەکی ئاینی بۆ دەروون ناسێک ئەڵە وەڵای منداڵەکانم لەگەڵ ما خراپن ئەولادی ناساڵحن ئەویش دەڵە خوا هیدایەتیان بدا و ئامۆژگاریان دەکەم چاک بن بەڵام مامۆستاکە دەروون ناسەکە ئاگای لەوە نییە ئایا ئەمیش دایک و باوکێکی باش بووە لەوە چی ئەم باوکە ئەوەندە خراپ بوو بێ لەگەڵ ئەولادەکانیدا مستحقی بەرامبەر خراپەی لەگەڵام بکرێتەوە لەوە چی ئەم دایکە جیاوازی نێوە ئەم کوڕەکان و کچەکان منداڵەکانی کردبێ یەکیانی فەزڵ دابێ بەسەر یەکیاندا ئەوەندە دەرونی پڕ کردو ئێستا لە ناخیا دەتەقێتەوە بەرامبەری ئەم کەسی وەڵامی پرسیارەکە ئەداتەوە ئاگای لەو بابەتە گرفتە گەورە نییە کە ئەو چی بەرامبەر کراوە ئەزیزان بۆیە لەو کاتەیە تووشی ناڕەحەتی دەبێ پرسیاری نەخۆشی جاریوا لە دکتۆر دەکرێت کەسێ تەلەفۆن دەکات دکتۆر وەڵا من حاڵم ئاوایە و کۆمەڵ سیفاتی نەخۆشی باز دەکات دکتۆر ئاگای لەوە نییە لەوە چی ئەم کەسە باری جەستەیی زۆر تەواو بێ بەڵام بەڕێزان هەیە باری دەرونی تەواو نییە لە تاوی دەرونی خۆی جەستەی بە ئازارە دکتۆر بەس زاهیری قسەکان وەردەگرێت ئاگای لە ناخ و دەرونی ئەم نەخۆشە نییە ئەم نەخۆشە جەستەی ساغا بەڵام چونکە دەرونی نەخۆشە هەز بە ئازاری ناوسک دەکا هەز بە ئازاری سەر دەکا سەری عیبی نییە ڕیخۆڵەکانی عیبی نییە گەدەی عیبی نییە بەڵام دایمە دەستی بە سکێتی و سکی دەکوشێ دکتۆر یەکسەر لە تەلەڤیزۆنەکە جواب بێدات دەڵێ بە پێ ئەو نیشانانی تۆ بێ دیارە کۆڵۆنتە سەدانی پزیشک بکە وەرە بڕۆ شیعە بگرە و نازۆر بگرە و لەم کاتێ ئەم عیبی نییە ئەم تەنها دەرونی ناڕەحەتی وای لێ کردووە هەز دەکات سکی دێشێ هەز دەکات سەری دێشێ هەز دەکات گوێی زرنگ دەزرینگێتەوە کزەکە زیکە زیکێکی لێدێ ئەگەر ئەمە لە نەخۆشەکە لە نزیکەوە بێنێ و ئاگای لە بارودۆخی بێ ئەوە وەڵامی ناداتەوە بەڵام سەیەکی بارودۆخی خراپتر دەکا بە تەلەفۆنەکە ئەڵا و نیشانانەی تۆ نیشانەی کۆڵۆنە نیشانەی ڕیخۆڵەکانی دوانزەگرێت ئیتیهابی کردووە لەوە چێ زراوەتیم بێ کۆمەڵەشت کە نیەتی گومانی بۆ دروست دەکا وەیە بەرنامەکە لێرەدا ئیجابیاتی تەواو دەبێ سلبیاتی بۆ بینەرەکە بۆ گوێگرەکە دەست پێ دەکا دەرمانی سروشتی دەرمانی سروشتیە کە دەبینی دێتە سەر تەلەڤیزۆن دەڵێ ئەم دەرمان ئەم موادانە ئەم شتە کوردەواریانە بخۆی زۆر چاکن ئەمانە هەموو دەڵێن وایە بە گشتەکەی چاکە بەڵام ئایا بۆ هەمووان چاکە ناوەڵڵە برایان بۆ هەمووان چاک نییە هەرچی کەسێکم بینیوە لە تەلەڤیزۆنە دەڵێ هەنگوین زۆر بخۆن زۆر چاکە بەڵام ئایا هەنگوین کە خوا لە قورئانە فیه شیفاء للناس وەداناوە بۆ هەموو نەخۆشێک شیفایە ناوەڵڵا هەیە نەخۆشی وای لەگەڵایە هەنگوین بخوا دەیکوژێ دەی ئەم داماوە ئەو زانستەی لانێت دەڵێ وەڵڵا کەسێکم ئاگالێ بوو دکتۆرێک لە تەلەڤیزۆنە وتی هەنگوین بخۆ ڕێگەسێنی چولە هەنگوین دەکڕێت بە هەر سیعرێک بێ و دەیخوا لەوە چێ بیکوژێ یەکێکی تر دەڵێ وەڵڵاهی ئەوە خەڵک ناگەڕێتەوە بۆ سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەڵە شاغ لە خۆی ناگرێت بە کەڵە شاغ لە ژانە سەر و لە پشتیە شەو نازام لە چی ڕزگارت دەبێت ئەمە حەقیقەتە قسەکەت بە گشتی هەمووی ڕاستە کتێب هەیە نامەی ماستەر و دکتۆرا لەسەر حەجامە لەسەر کەڵە شاگرتن هەیە بەڵام ئایا کەڵە شاگرتن کاتی هەیە شوێنی دیاریکراوی هەیە لە چ شوێنێکی جەستە دەگیرێ نابێت لە هەموو کەس بگیرێ بۆ نمونەیەکێ نەخۆشی گورچیلەی هەبێ یەکێک گورچیلەکانی سزد بێ یەکێ گورچیلەکانی بەردی تێدا بێ یەکێک گورچیلەکانی ئاوسا بێ کەڵە شاخی بۆ بگری هەر دەیکوژی هەر یەکسەر نەجاتی ئەدەی دەجاتی ئازاری لێکم کەیتەوە کەسەکە لە ناوبەر ئەمیش ڕۆشنبیری گشتی تەندروستی ئەوەندە نییە ڕاک دەچێ وەڵی دکتۆر تۆزە پژمەلم دێشەوە سرم دێشەوە بێنە کەڵە شاخەکەت بۆ بگرم لە تەلەڤیزۆنەوە ئاگای لێ بووە ئەم بەرنامەیە ئەم ئینسانەی لە ناوبەر هەر ڕاگەیاندن بە شێوە گشتێکی معلومات دەدا بە تۆ دەبێ ئاگال لە کەسایەتی خۆت بێ ئایا تۆ چۆنی ئایا ئەو بەرنامە بۆ تۆ دەگونجێ لەگەڵ نەخۆشیەکەی تۆ دەگونجێ هەرچی بیخۆ بڵێ خیاری تاڵ خۆت لە بەخوا شتێکی چاکە ڕاستە ڕێمە بۆ شتێک باش بێ بەڵام بۆ تۆ باش نییە تۆ یەکسەر ئەو بابەتە مەهێنە سەر خۆت لە خۆتی تیا مەتوێنەوە فیلم و درامامان هەیە ئەو خەڵکە ڕۆژانە بە تایبەت چینی خوشکان دادەنیشتن بە دیار چەندین ئەڵقەوە دەبێت ئاگەل لە خۆت بێ من ناڵم سەیری مەکەوە سەیری دەکەی وا مەزانە ئەو کەسە تۆی ئێستا زۆر جار
ژن هەبووە گلەیی لە مێردەکەی کردووە ئەوە سەیری ئەو پیاوە باشەکە لەو فلیمەدا چەند بە جوانی قسە لەگەڵ ژنەکەی دەکات چەند ڕێک و پێکە چەند بە ئەدەبە چەند زمانی شیرین و ناسکە خوشکی بەڕێزم ئەو پیاوە درامایەکی بۆ نووسراوەتەوە بە کەماڵی ئیسراحەت دراوە کە دەژێڕێ وەڵڵا دەجار ڕۆڵەکە دەژێڕێ هێشتاکانە ئەوەی کە دەرهێنەر داوای کردووە لە سیناریۆکەدا ئەو ناتوانێت ئەدای بکە ئەو زمانە شیرینەوە دەجار کامێرامانەکە پێی دووبارە دەکاتەوە ناتوانێت ئەو ڕۆڵە بەو دەورە جوانە و بەو هەموو هەست و ئیحساس و خۆشەویستی و بۆژنەکەی دەرببڕێ هەر لە کاتێکە 5 دقەشە بەڕێزان 5 دقەیە بە 5 دقە نەیتوانێت ئەو کارە بکە تۆ دەتەوێت مێردێک ساڵ 12 مانگ لەگەڵ تا دەژی ئەو هەموو معانات و شێشەی دەرەوە و ناوەی هەیە خۆشەویستان دەتوانێت خۆشەویستم خوشکەکەم دەتوانێت تۆ مێردەکەت ئاوا بێ لەگەڵ تا ئێتر ژیانی خێزان لێەوە تێک دەچێت ئەنجا سەیدەکە پیاوەکەتە لەم درامایەدا ئەم ژنە دایمە چەند پۆشتە و پەرداخە چۆن خۆی ڕازاندۆتە ئەو کۆڵە میکیاجی کردو بۆ هەموو دەورێکی نیو سەعاتی بە ساڵ بە 2 ساڵ ئەم درامایە تۆمار کراوە تۆ ئەتەوێت ئەو ژنە داماوەی کەوا هەموو زەحمەتی ئەو ماڵی بە ماڵ و منداڵ و میوانەوە لەسەر ئاوا پۆشتە و پەرداخ و بۆن خۆش و ڕازاوە و میکیاجی پێوە بێ بۆ تۆ بەخواوە نابێت خوشک سەیدەکە ئەو ماڵە ڕازاوی لە فلیمەکەدا دەیبینێت چەند ماڵێکی خۆش چەند ماڵێکی خاوێن چەند ڤێلایەکی جوان و ئازانێ مێردەکەی ئەو کاسب نەکارە هیچی لە بارانیە کەم تەرخەمە ماڵ و مناڵی خۆش ناوێ بۆ ماڵی ئەو وا خۆش نییە ئەوە تەنها بۆ فلیمەکە وایە ئەینا خۆی بەخەونی شوێنی وای نەدیوە ئەکتەرەکە فلیم بۆیە دانراوە درامە بۆیە دانراوە سەرنجامەکەی ببینی دەگاتە کوێ سەرنجامی خراپەکار دەگاتە کوێ سەرنجامی چاکەکار دەگاتە کوێ لە وڵاتی ئێمەدا خەڵک کە سەیری ڕاگەیاندون و فیلم و دراما دەکا تەنها مەشهەدی ئەو تۆزە دەبینێ سەیری سەرنجام ناکە ماڵەکەی چۆنە جلەکەی چۆنە هەڵوێستی چۆنە چۆن خۆشەویستی دەردەبڕێ سەرنجام سەیرەکەی خراپ دەکات فتوای دین فتاوای ئاینی سەیرەکەی ئێستا لە فەیسبووکەوە فتوا دەدرێ هەر یەکە بۆ خۆی قسەیەک دەکات هەر بابەتێک چەندین خەڵک لە فەیسبووکەوە قسەی لەسەر دەکەن کۆتایی وتارەکەمان بەم بابەتە دێنم کە نووسەری لاوی کوێتی ئەدهەم شەرقاوی لە کتێبی وئیذا الصحف نشرت کەم کتێبە لەم ڕۆژانەدا کرا بە کوردی بە ناونیشانی ئەو دەمەی گوڵ دە پشکوێ لەلایەن مامۆستا یاسین مەحموود تاوەگۆزی کراوە بە کوردی لە لاپەڕەی 19دا ئەم بەسەرهاتەی تێدایە ئەدهەم شەرقاوی دەڵێت لە سەرتاشخانەیەک دانیشتە بووم بابەت و خواست هاتنە پێشەوە تاوەکو سەرم بەرکەوە چاوەڕێم دەکرد کە چەند کەسێکم لە پێشەوە بوون بابەتێک باس کرا کە لەسەر ئەوەی ئەو پارانەی کە لە بانقەکاندا دادەندرێ و خاوەنەکەی زیادەی لەسەر وەردەگرێتەوە کە پارەکە وەردەگرێت و زیادەی دەچێتە سەر ئەو سووە ئایا ڕیبایان نا یەکێکیان هەر لە خۆ هەڵیدا لە دانیشتوان بەبێ ئەوەی هیچ زانیارێک شەرعی هەبێوەتی وەڵام و باڵ بە ئەستۆم وەکو شیری بەری دایکتان پێتان حەڵاڵە ئەوەی کە ئەو بابەتە وەرگێ ئەو پارەیەکە خۆ تۆ چ دەسەڵاتێک هەیە نەداوە بە ڕیباخۆر بانقی حکومی و لێی وەردەگریەوە یەکێکی تر وتی وەڵڵاهی ئەوە ڕیبایە و خوا نەعلەتی لە ڕیباخۆر کردووە سێم هەڵیدایە هەل دەستی پێکرد وتی وەڵڵا ئەمە بابەتەکە دەبێ جوانتر بۆتان باس بکەم شی بکەمەوە بە شێوازێکی جوانتر من خۆم وتی من ئاوا دەکەم پارە لە بانکدا دەنێم زیادی دەچێتە سەر و وەری دەگرم بەڵام دەسم چی لێ دەکەم پارەکە ناخۆم ئەچم ئەیدەم بە بەنزین دێکەمە سارەکەمەوە ئەیدەم بە کارتی موبایل و ئەنتەرنێت ئەیدەم بە شامپۆ و بەکاری دێنم لە ماڵەوە ئەیدەم بە کەلوپەلێکی تری ماڵ بەڵام نایدەم بە بنان و پێخۆر و برنج و ڕۆن و گۆشت و نایخۆم چونکە خوا لە قورئانات بەس فەرموویەتی وەلا تەئکولوا الڕیبا ڕیبا مەخۆن ئێتەوتێتی مەیخۆن من نایخۆم ئەیکەم بە سابوون بە تایید بە شامپۆ بە بەنزین بەم شێوازە بەکاری دێنم ئیتر بابەتەکەی کۆتایی پێناوتی لەسەری مەڕۆن ئەم ڕۆژ تەماشا دەکەی بە هەمان شێوە هەر یەکە سەیە دەکەی لە فەیسبووکە بۆ خۆی ئیمام شافعیەکە و فتوا بۆ خەڵک دەدا و یەکێشتە ڕەدی دەداتەوە ئەو خەڵکەش دەچێتە ژێر کاریکەری و تەئسیریەوە بەبێ ئەوەی بزانێ خۆ ئەم پسپۆڕی ئەو بوارە نییە کە لەسەر ئەمە قسە دەکا ئەم بابەتێکە زیاتر دەیەوێت قسەی لەسەر بکەی ئینشاءالله لە وتاری داهاتوودا بەویست و پشتیوانی خوای پەروەردگار زیاتر قسە لەسەر بابەتی ڕاگەیاندن و پاراستنی کەسایەتی خۆمان و نەتوانەوەمان لە ڕاگەیاندندا لە سۆشیال میدیادا قسەی لەسەر دەکەین بەویستی خوای گەورە یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکەی ئەوەی کەوا ڕاست و ڕاستەقینەیە بە جوانی بیبینین ئەوەی هەڵە و لار و لەوێریە خۆمانی لێ پارێزین و بەرچاومان ڕۆشنکەی ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی ئامین ئامین الحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون